ئێستا دوو پرۆژە یاسا بۆ لێبوردنی گشتی لە هەرێمی کوردستان لە پارلەمانی کوردستانە خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە. لە یاساکان داوا دەکرێت لێبوردنی گشتی بۆ حکومدرا و بەندکراوان لە هەرێمی کوردستان دەربکرێت و دەرفەتێکی تری ژیانیان پێ بدرێت. هەوڵی زۆرمان بۆ داوە هەوڵی زۆریشی بۆ دەدەین کە دەنجی بۆ کۆبکەینەوە. دەمانەوێت دەرفەتی شتری ژیان و دەرفەتی شتری کارکردن و گەڕانەوە ناو کۆمەلگا بە جیراوەکان بدرێت. لە پرۆژە یاساکان هاتووە هەر کەسێک تاوانی دژ بە ئاسایشی ناوخۆ ئەنجام دابێت لێخۆشبوون نایگرێتەوە. ئەندامێکی پارلەمانی کوردستانیش دەڵێت دەبێت مەرجەکان دیار بن بۆ لێبوردنی گشتی نەوەک تاوانبار جارێکی تر بخرێتەوە نێو کۆمەلگا و کاریگەری خراپی لەسەر کۆمەلگا هەبێت. دەسەڵاتی جێبەجێکردنیش ئیشکالی هەیە لەگەڵ ئەم بابەتە و بە تایبەت وەزارەتی ناوخۆ ترسی لەم بابەتە هەیە و ئەترسێ ئەو پرۆژە یاسایە ببێتە یاسایە کە مەجال دروست بکاتەوە بۆ ئەوانەی کە تاوانیان کردو لە ناو کۆمەلگا و دیسان کە گەڕانەوە بۆ ناو کۆمەڵ تاوانەکان بە شێوازێکی تر دروست بکرێتەوە. ئەو دوو پرۆژە یاسایە کە ئێستا لە لیژنەکانی پارلەمانی کوردستانە، ئەندامێکی لیژنەی یاسایی پارلەمانی کوردستان دەڵێت ئەوان لەگەڵ ئەنجومەنی دادوەری و وەزارەتی داد و چاکسازیەکان ڕاوێژ دەکەن ئەو کات گفتوگۆ لەسەر ئەو لێبوردنە لە پارلەمان دەکەن. بەلامانەوە مهم نییە چێ خاوەنی پرۆژەکەی، بەلامانەوە مهمە ناوەڕۆکی پرۆژەکە بە جۆرێک بێ کە لە مەسلحەتی عام بێ، لە مەسلحەتی مجتەمع بێ. ئەو دوو پرۆژە یاسایە کاریەکیان لە 12 مادە پێکاتوە. ئەو ئەندامانەی پرۆژە یاساکەیان پێشکەش کردووە دەڵێن ئێستا سزای لە سێدارەدان لە هەرێمی کوردستان نەماوە، بەشێک لە زیندانیانیش لە دادگاکان ئەو سزایان بۆ دەرچووە. پێویست دەکات سزاکەیان بۆ بکرێت بە سزای زیندانی هەتا هەتایی.